ئەو کاتان باش هاوڕێیان چۆنن دەمەکە لایڤمان نەکردیە هەندێک زانیاری هەبوو گوتم با لەگەڵ ئێوەش ئاڵوگۆڕ بکەین گفتوگۆی لەسەر بکەین ئێستا هەندە قسە و باز دەکەین برادران ئێستا هەندە قسە و باز دەکەین لەسەر ئەو هەموو نمایشەی مەسرور بارزانی پارتی کە چۆن شکست بە سەرکەوتن دەکەدەنەوە شکست بە سەرکەوتن بە خەڵک دەفرۆشن وەکو شفتی سپی بە شفتی سۆر بەخێر بێ ناوڕێیان هەندە قسە و باز گوتم لە زیاتی کورتە ڤیدیۆیەک با هەر هەندە قسە و باس بکەین بە لایف دەزانم کاتەکەی لەبار نییە و هاوڕێنە من ناوێرم بەڕاستی شڕا بگێنم احتیاتی خۆیان وەرەگرن لێمان دەن بەخێر بێ ناوڕێیان سەرچاوی ئێمە ئێستا هەندە قسە و باز دەکەین لەسەر ئەوان ئەریان دەشتکیان بە من گوتیوتیان لە مەحکەمەی توخوات ئەوانەی لە پرزگەنە چییە نازانم چەندە دەن پاکەت و چرخ کە دادەنەی نامینێ ئەوە چییە پاکەت و چرخیش لە خەڵک وەردەگیرێ وەڵا بەسەرک باشە کە لێیان نەگەڕێن جغارە بشێشن ئەگەر نی سەعاتیش دەڕێن دەبردرێ نازانم چرخیان شخاتەیە هاوڕێیان پارتی تەبیعەتێکی هەیە بەر لەوەی مەسئولی ئەمنی خۆی سۆرانەکانە واسم دەباتە ئاسمانێ دوای ئەوە نییە سووک ڕسوای دەکە دوای وەری یەگرتەوە ئیلا ئیلا ئاخری بەهەرحاڵ هەندە زانیاری هەیە دەمەوێت پێچوانەی پارتی ئەمە باسکەین پێچوانەی پارتی تەبیعەتێکی هەیە یعنی ئەچی عازی لێ نەبوو دەیکاتە خائین دوای بەخۆی بە هەزار قەت خراپتر دەکات سەیرکە لە علاقاتی ئێران لەگەر ئێران چی بە خەڵک گۆت باوکە ڕۆ دوای ئەوە کوو چەمانەوە ئەو چەمانەوەی ئەوان چەمانەوە سەرچاوی مەکاکەدانە سەرچاو برادران بەخێر بێن ئەوڕیان ئەندە شتێ دەمەوێت وەکو گوتم پێتان بدەم بچینە ناو باسەکە پێویست بەوە ناگە من لە زیاتی ڤیدیۆیەک لێرەوە قسە و باسانە دەگەم یەک مەسئولی ئەمنی سووک و ڕسوا دەکات دەیکاتە دەست دوای ئەو مەسە بەشکی پێداتەوە کەرامەتیان دەشێنی دوو کامەی شکستە کامەی ناپال شکستەکانی بەسەرکەوتن لێ قەڵەمەدا ناپاچەکانی بە نیشتیمانی تۆمەتەکانی دوای ئەوە بە خۆی خراپتر ئەنجامی دەدا تەبعەتی هەیە یعنی کەی ئەو شتانەی گوت کەی گوتیەکە خائین بزان وەتەنیە کەی گوتی سەرکەوتن مامە دەستنیا بزان شکستەی گەورە دادەژی کەی یعنی هەرچی کرد ڕێک پێچەوانەکەی دروست دەبی بەخێر بێ ناوڕێیان هاوڕێیان بیرتانە مەسرور بارزانی چوە داڤوس چوە ئەمریکا دنیای خراپ کرد ئەرێ ئەو هەموو بۆقەی دەیانگوت ئەو هەموو سەرکەوتنەی بەدەستینە بەس پێم برێت چی بەدەستینە بەس پێم برێ لەو هەموو دیدارەی داڤۆس لەو هەموو دیدارەی ئەمریکا مەسرور بارزانی چی گۆڕە ئێستا ڕۆتان باز دەکەین کە لە چەند دەقەیەک ڕۆتان باز دەکەین بزانن چی ئەوە کرد لەو هەموو ململانەیەی بەغدا لە چی بردیتەوە لە چی بردیتەوە وەکو کابرایەک شەهیدیش بوو بەداخەوە لە کۆسرا و قسەی زۆر خۆش بوو کاکە گیانەزر کە شکستی کە مەسرور بارزانی کە میدیای پارتی دەیانێ بە سەرکەوتن بە قەڵەم بدەن لە ئەلف لۆیای دۆڕایە وەکو کورەنای ئەو نمونانەی خۆمانی منتیقەی خۆمان خۆشە بەشەرەف لە ئەفتاکان کۆتای ئەفتاکان فەریقەکی ئەو لێرێ هات لە دیڤەگەی وازانم 14 گۆلی لێ کردی 14 گۆلی لێ کردی یەک گۆلمان کرد دنیامان خرا کردنی ئێستاش بەبیرم دێ هاوارمان دەکرد یەک گۆلمان کرد کابرا تووڕە بوو کابرا کۆنە پێشمەرگەیەکی بوو بە پێخواسی گۆلەکی کرد هاوارمان دەکرد ساویر ئەوڵای مام شێخی زەڕبەی لێدا دەیەخی 13 گۆلیشمان زیاد لێکرا بوو پارتیش وایە هەموو گیانی شکستە بەسەرکەوتن بە خەڵک دەفرۆشتەوە مشکلە ئەوەیە مشکلان دە خەڵکی دەبەنجی شێ بڕوای پێ دەکا وەکو وتمام ئاوڕێیان ئەو هەڵمەتە ڕاگەیانەی لەو داڤوس کرا
لۆ سەفەرەکەی ئەمریکا کرا پێچوان هەندە بۆق هەن یان قین هەڵگێر یان لە ململانێ لە دژی یەکێتی مەتعی مەسرور دەکەن کە نازانم چۆن دانی کاکە دۆ خۆت دژی پاڤێلی قەیدی ناکە بەس مەکەوە مەبە بۆقەچی باس نیوزەک لەو پارتی کە باس نیوز وا ئەوە ناکە ئەو هەموو شکستەی مەسرور تۆ دەی بەسەرکەوتن لە قەڵەم دەدەی یعنی بەجددی ئابڕوچوونە لۆ کەسێک بخۆی پێ ئۆپۆزیسیۆن بچی مەتع و سەنای هێزێک بکات ئیدەسەڵات بەخۆشی بڵێ ئۆپۆزیسیۆن کاچخم ڕاستە ئۆپۆزیسیۆن نابی درۆ بکە بەس ناشبی یعنی ئەگەر دەسەڵات شتەچی کرد سەرکەوتنیشی بە ئەوە ئیشی مەیە گامێشی لێ بکەینە مێش ئەوانش مێشی خۆیان بکەنە گامێش یعنی ئەوە شەڕە لە ڕووی ڕاگەاندنەوە هاوڕێیان وەرە سیرکە مەسرور بارزانی کە چوو ئەمریکا و چوو دابوو چوو لە میدیا وا خۆیان پیشاندا لە چی نەجاعەتی هینایە لە نەفت نەوتی لێ وەرگیرا بۆ ڕێەکانی پێ نافرۆشێ فرۆشتنی لێ وەرگیرایتەوە درایتە سۆما داهاتی نەوتیشی لێ ئەوە نمایە تاکە شتێک ئێستا دەکات 400,000 بەرمیل نەوتە دەفرۆشن ڕۆژانە کە لەو ڕۆژە کە دوێنێ زۆر عێراق تووڕە بووە کە چۆن یعنی ئەو داهات دزینە ئێستاکە داهاتەکەی دەدزرێت دەدرێتە کۆمەڵک شەریکاتی ئەجنەبی یعنی ئەو داهاتی عێراقە دەدرێتە کۆمەڵک کۆمپانیا 140 قازانج لە بۆوانە یعنی ئەوەکەی عێراق قبوڵی ئەوەی نییە برادران یعنی ئەتوو پارەی تو ئەگەر حکوومەتی هەرێم ئەوە هەستە نیشتیمانی عێراق وەکو دەوڵەت خۆی ئەوڕۆ پێ ئەمری واقعە کە دەوڵەتکەوە نەوتی خال عێراقا دەدرێتە کۆمەڵە کۆمپانیای بیانی بەجددی تاگە شتێک ئەوەیان لە بەردەستماش پارەی خەرجی ئەوانە دەدەن لە هەر هەمووی لە کەیسی نەوت فەشەلیا هینایتەوە ئێستا دەرێن دەکرێتەوە بشکرێتەوە هاوڕێیان بشکرێتەوە ئەوە نییە چ کۆن حکومەتی هەرێم سەرپەرشتی دەکاتن و پارەی دێتەوە ئەو باوکەیان ڕۆی مرد لەبەرەوەی حکومەتی عێراق کاکە ئەو حکوومەتە گەندەڵە دژە کووردا شۆڤینێتی تێدا زاڵە بەڵام حکوومەتێکی مرکزیە قبوڵی نییە ئەو فەڵتە ئەو مەجالەی کە 33 ساڵ لەو هەرێم هەبوو کە وەکو دەوڵەت مامەڵەی دەکرد نوێنەرایەتی هەبوو جێشی هەبوو لقاعاتی خارجی هەبوو نەوتی دەفرۆشت اقتصادی خۆی هەبوو هەموو شتێکی دەوڵەتی هەبوو بەناو فیدرالی بوو ئەو باوکەی مرد لی وەردەگرتەوە ڕۆژ بەڕۆژ بڕوا بکەن بڕوا بکەن ئەوی هەنجەدیشی دایتی هیچ دەوڵەتەکە نەدەتوانێت دیفاعی لێ بکەن نە ئێمە مانانیش دەتوانی بڵێن عێراقداجی کەرا عێراق دژمنی کوردە عێراق وایە جەوەکی دروست کردیە خەڵک خواخوایەتی نییە وەکو ئەوەیە ئەو حکوومەتە لە سەگردە چێ پارێکی پێوە بنرێ بڕوە لەبەر ئەوەی کاکە تعریب زیاد بوو کورە قاپە و گەوادی خانە بڕۆن باسەکەن چ شتێک بووە لەو لای هەندێ مەلا بە ناوی مسیار ئەوە بەڕازە گردە چاڵی قسەم کرد بۆ شەڕدەوە چشمان ترافی کرد لیژنەی لەسەر پێکاتیە بەس دەزانم کە من وازم لێهینا دۆسی میدیایی لەسەر نەما تەواو مەزعەکە دەمری بەڵام بەری دەرنەچوو لیژنەی لەسەر پێکاتیە بەهەرحاڵ بەخۆی ئەتراف دەکەن دەنکەی هەیە ئەگەر پێویستی کرد لەولا بە مسیار مەلاکان لە 5,000 6,000 15,000 مەلا دەنێم جێورە هەیە بە شەرەف بڕوا بکەن یعنی ڕۆژ نییە مەلا چەندین مەلا ئەو مسیارەی نەکەن نەوەکە لە قەحپەخانە و گەوادیخانە لەو لای کەش گوندی لوبنانی و ئیمپایر ئەڵێن میهمە لە هەموو شوێنێک خەڵک بەرەو هەولێر و کوردستان بێت پارەی تێدایە بۆیە ینی کوردستان بەرەو فەسادێکی ئەخلاقی کۆمەڵایەتی گەورەدا دەڕوا وەرەوە هاوڕێیان پێشمەرگە هێزی ئەمنی نەدایە بەڵام ئەوەش دوای لە گەرمەی انتخابات دوای انتخابات ئەوە منوچینە ئەوەشی لێ وەردەگرنەوە ئاسایشی نیشتیمانی ئەوانەشیان هەموو لێ وەردەگرتنەوە وتی معاش ئەوە چەند مانگە دەرێن ئەمە ئەوەی زانیاری پێشمەرگە نانێرین بە کۆت دەنێرین ئەوە دیتان بەسەر شۆڕی لێیان وەرگرت هیچی پێ نەکرا ئێستا معاش هاتێ بابە حکوومەتی هەرێم مەسرور بارزانی تەسلیم بووە ناوەگانی دایە بە سەرکەوتن بە خەڵک دەفرۆشێتەوە یعنی زۆر سەیرە بە سەرکەوتن ئەو مەطلبانەی عێراق داوای دەکردی هەمووی وا لەسەر هەرێم جێبەجێ دەکرێت بە عەرفیەت
جێبەجێ دەکرێت بە سەرکەوتن بە خەڵک دەفرۆشنەوە. وەرە انتخابات دەرێ بەس شتێکیان پێکرا دوسێ مانجان جیر پێکرا ئاو بێنە و دەست بشوە هیچ تکایان پێ نەکرا. ئەسڵان بەوەی دوو کورسیاندایەچێتی سێ کورسی لە بۆ خۆیان بوو. تاگە شتێک ئەوە بووە ئەنی ئەوەش یەک کورسیان بردەوە هیچ تکایان نەبردەوە. لە چیان بردەوە لە انتخابات؟ بە هەمان ئەوە دەکرێت کە گرێ کۆرەی پارتی لەگەر ئەو کۆمسیۆنەیە کۆمسیۆنەگە عێراق سەرپەرشتی دەکات. نەتیجەکەی پارتی باش دەزانی کە لێی ناگەڕێن ئەو شێوازەکە شیعەکان هاوڕێیان ئەگەر جارجار گەنمەشی دەدەنێ بەڵام گورکەی زۆر گەورەیان لە پێشیدانە لە هەموو سیاسەتەکە. من ئێستا دێمە سەر سیاسەتی ئێران لەگەر ئەمریکای ئەو سکاڵایی ئەمریکاش کە چۆن کە هەروە دێت پەنجی پێ هەڵدەچێنرێ. بۆیە لەت ئەوەکە هەڵبژاردنەکە هیچی قازانس نەکرد. پارتی چی تەنیا پێیکرد دو سێ مانگ و ئابڕووی خۆی برد کە هێزە شترسنۆکە و بە هەمان ئەو گرێکۆرەی هەیبوو بە هەمان ئەو گرێکۆرە بەردەوام دەبی. لە کورسی کۆتاکانیش یەک کورسی بردەوە دوو بە دوو دایەچێتی هەل لە بەلاش حلال دایەچێتی بەجددی ئەگەنا نەدەدرایەچێتی دوو شیلۆ خۆی دەباتن ئاو بێنەوە دەست شوێ قڵ قازانج دەکاتن. پەرلەمانی لێ هەروەشاوە هاوڕێیان کورسی کۆتای لێ هەروەشاوە ئەنجومەنی پارێزگاکانی لێ هەروەشاوە بەس پێم برێ لە چ نەجاعەتی هینە هەندێک بۆقی پارتی یان پارتیەکانیان دەستی دووەکانیان کردی سەرکەوتنیان بەدەست لەو ڕۆژانە پەیز ماڵپەڕەکی ڕکلام سەرکەوتنەکانی نێتی بەس پێم برێ نێتی سەرکەوتنی بەدەستینە بردیانە ئێران سازشیان پێکرد ئەو پەڕی سازشی کردنێتی وتی کوڕینگۆینە یعنی لە تۆینگۆینە لە تۆی وانن کاگنێتی لە تۆی ئێرانە ئەوەندە بێشەڕەفی وەرە ئەو قسەی وا کوردێکی باکوور ڕۆژهەڵات بکات لە بەرامبەر سەدامە. مەسرۆری ئاوڕیان یەک نوکتەی خۆشتان لێرە پێ بڵێم نوکتە نییە بەڕاستی مەسرۆر وەکو قوباد و شێخ جەعفەر و مستەفا سید قادر کارتۆنی خۆی پێ حساب نییە بڕوا بکەن چیتە ئێران لە یەکێک لە کۆبنەوەکان پێیان گوتیە ئەتو لێرە دانیشە بەس نێچیریان بتە ژۆی بەس نێچی وەکو مستەفا سید قادر وەکو شێخ جەعفەر وەکو قوباد تاڵەبانی ژۆرشی دانیشتوتیان لێرە بن چونە کۆبنەوەی فەرمیان لەگەوی کردیە. مەسرۆریان ڕەوانی ئێران کردکەوانە پێیان کفر بوو خاصە مەسرور بۆ چەند ساڵی ڕابردوو جار چوتە بەغداد هەر قوبادی دەنات ئەتوو پۆستچی ئەتوو بڕۆ ئەو کوڕەی دەنات کۆیلەکەی گۆڕان ئاوات شێخ جەناب کۆیلەکەی ئەوی دەڵێن کۆتر هاوڕێیان کۆتر بازی عەیب نییە بە جددی بەس ئەوە ئابڕوو چوونە دەرێن بای دەیان و سەدان دەفتەر دۆلار کۆتری هەیە کۆتری هەیە ئەی ها وەڵڵه برادەرێک دەگوت بای $1 ملیۆن زیاتر کۆتری هەیە باو کەڕۆ یعنی برازای خاڵە شاب ئەو ساهمیشی هەیە بەڕاست هاوڕێیان ساهمی هەیە 102 لەو پارانەی داخل دەکرێت لە قازانجەکەی لە بۆ ئاواتی شێخ جەناب بۆیە دیفاعی لە هەژماری من کرد بەهەرحاڵ پارتی لە هەمووی شکستی هینە بەس پێم بڵێ لە چ نەجاعەتی هینەیە لە دیداری ئەمریکا چی لێشین بوو ئەمریکا لە چ بەکەڵکی هات بەس پێم برێ لە چ بەکەڵکی هاتیە هەمووی شکست بوو لە هەڵبژاردنیش بەکەڵکی نەهات لە چی بەکەلچ لە نەوت لە هەڵبژاردن یعنی لە هەرچی عێراق ویستی لەسەری فەرز کرد هەرێم هیچ نەجاعەتی نەینە فێر لە خۆت لە خۆیان دەگەن ڕاست ئەستیقبال دەکرێ بەڵام هیچی نادرێت وەکو وەزارەی خارجی ئەمریکی یاوڕێیان بەردەوام ئەم دیتم مەسەن لەگە لیبیا لە ململانێ بوو کۆندالیزە ڕایس چۆکنی دەچن بەس ئەوەندە سازش ناکەن ئەمدا وەکو دەچن یعنی لە بڕی و لیبیا بچی مەسەن لە بڕی ئەوەی دەست نەکەن دژەکانی خۆیان بەڵام ئەوەندە سازش ناکەن ئەوە شوایە عێراق هەموو شەرتەکانی خۆی زۆر بەهێدی و داخلی انتخاباتی دەکەن لە دوای انتخابات تەقڵشی پێ لێدەن نەکەر بە انتخابات ئەنجومەنی ئاسایی شەوانە شیری وەردەگرنەوە ناوی دیژنەی ئەمنیشی پێ وەردەگرنەوە وەکو ئەوی هێزی پێشمەرگە یەک هەمووی لێ وەردەگرنەوە با زۆر بەهێدی کەروێشێک بە عەرەبانەی دەگری کەچی ئەو هەموو شکستە وەکو سەدام حوسێنی بە سەرکەوتن لە قەڵەم دەدات
بە سەرکەوتن لە قەڵم بەس پێم بڵێن ینی بە جدیاڕێنەوەم تەمەشای یەک سەرکەوتنی پارتی ئەوان حکوومەتی یەکێتی وەکو شیعەکان مامەڵە دەکات بەڕاستی یەکێتی وەکو حکوومەتی عێراق مامەڵە دەکات وەرە سەیریکە سیاسەتی وایە لەگەڵ حکوومەتی عێراق باشە خراپە ئەوە مەوزوعش بەس پارتیم دەڵێ ئەمن تەسلیم نابم ناچەمێنینەوە بەس وەرە بەم بڵێ لە چ نەچەمایەوە نەک نەچەمایەوە چۆک نەک نەچەمایە ئاواژ دەکەی بەس پێم برێ لە چ نەتان کردی هاوڕێیان ئێران هەموو ئەو کەتنانی لە عێراق دەکرێت بە پارتی لە ئێرانە ئێران دەیکاتن ئەوامر دەکات هەندێک سازش کرد استقبالینە چیری کرد مەسەلەن انتخاباتیانەوە تەجیر کرد بەڵام ئەتۆ بەس یەک معادلە سەیکەن توی ژدانتان ئەوە زۆر گرنگە ئەدەم بارزانی چیە ینی بە جددیمە حزبی هەیە پێگەی جەماوەری زۆر گەورەیە چیە هەفتەم کەس لە تەنیشت خامنەئییاندانە هەفتەم کەس لە تەنیشت خامنەئییاندانە وە وێنەیەک بڵاویان کردەوە چکە وێنەیە خۆ ئەدەم بارزای نەیگرتیە کە ئەدەم ناتوانانی نەفەری بمباتن ئاوا هەم خامنەی هەم لە ئۆیۆ دەکەن ئەوە ڕیسالەیە لە بۆ مەسعودی لە بۆ پارتی و بڕوان پێ بکەن ئەو خەبەرە دەقیقە ئەمە دەزانین مەسعود داوای کردیە بە لۆجەژن پێکەوە هەموو ئەو خزمانەی تووڕە بوونە پێکەوە پێک بێنەوە جوابی لەوەدا ئەم نادیە هەم بە سکاڵا جوابی داوە بە سکاڵاکەی جوابی داوە هەم داشی سوارە بە ئێران داشی سوارە لێی بێمنەتە بە سەیری ئەو وێنەیە بکەن خۆی ئەو وێنانە ئێران بڵاو دەکاتەوە هەمووی نامە ڕیساڵێ ئەوە ڕاضیاتە هاوڕێیان ئەو شتانە کە کردیان بەهەرحاڵ ینی قەزم نەزەدێ لەولا دەچیتن ڕاستە استقبالی نێچیری کرد بەراعەتیان پێدا هەموو سازشیان پێ کرد بەڵام لەولایە ئەدهەمە قید دەکاتەوە لێیان کە وەکو گوتم نە حکوومەتە نە هێزی زەماوەری گەورەی هەیە نە هێزی ئەوەی هەیە وەکو گورگ پیشانیان دەدا و بە حکوومەتی عێراق شەرت لە دوو شەرت ئەو هەرێمە دەستکەوتەکانی خەڵکی کوردستانیان پێدەدۆڕێنیت هەر بە پارتی بەو ملهوڕیەی پارتی هاوڕیان مەسەلەی نەوت کە من دوێنە باسم کرد بە سەریعی بچمە سەری دوێنە پارتی زۆر هەوڵیدایە کە ئەو ئەپیکۆرە دەیەگا ئەمریشنە ئەمریکا ڕاست ئەوانە ئەمریشین بەس حەقی نییە لەسەر ئەمریکا کۆمەڵێک بزنسن هیچ حەقی نییە لەسەر ئەوە بڕوا بکەن عێراق هەموو ئەوەی بووە پێی گوتیە وەرە عەقدەکانم بدە عەقدم دێ ئەتوو کچت کرد یا تا بتوانم ئەوە بم بە 22 دۆلار دەیەوێت نازانم ئەوەی بفرۆشی عێراق دەرێ 6.7 دەدەم عێراق ئێستا یەک شتی دەیانەوێت عەقدەکەیان لێ وەربگرن بزان کویان کردیا تا ئەم لە ڕووی قانونی لە ئایندا تووشی بەڵایان بکەن بە گرتیان بدەن موعامەرە برێن ئەوە داهاتی عێراقیان دزیەوە ئەوم دەبتە دۆسیە لەسەر پارتی حزب و حکوومەت تەنەبوت مەبی وەرە حکوومەتێکی مەرکەزی حکوومەتی مەرکەزی سبەی تەفریتونات دەکات هەر بە قانون هەروە بە قانون وا لێیان دێنە پێش بە شکایەت ئێستا هیچ سازشیان لۆ نەکردنیە داوا دەکەن دەرەن دەبی عەقدەکانمان پێ بشان و مستحیلە 22 دۆلار بدەن مستحیلە ئەوان 22 دۆلار بدەن ئەوان 6.7 لە بۆ بەسرا و نەفتی خۆیان دەدەن نان 22 بۆیە فەشەلی هینایی هیچیان پێ ناکرێ و ئەخیری دەبین نەوتەکەش وەکو ناوی لیستی پێشمەرگا وەکو هەموو مەرجەکان کە تەسلیم بە عێراق دەکرێت ئەو ئەمن و ئێوەش شکست دەنی لەبەرەوەی هەرێم نە دۆستی هەیە نە خەڵکی هەیە نە دام و دەستگای نەودەوڵەتی نە قەلبی ساغە هەمووی فرتوفێرە عێراق داشی سوارە وەزعی باشە ئەللا گەبتە شەڕی ناوە خۆی لە عێراق کە پارتی ئیش دەکە لە بۆ هەندێک ها بۆ زانیاریتان ئەگەر شەڕی ناوە خۆبی یان ململانەی عێراقی بین پارتی بەس ئەوەی لە دەستمایە هیچ کە لە دەستمایە دەمی ئاگیان لێ نامینێ بەڵام وەزعی زۆر زۆر خراپە پارتی هاوڕێیان لە ئەمریکا من بۆ خۆم لەو سکاڵای 2 ساڵە ئاگام لێ بووە تا حەدێک بەڵام بڕوا کرد دەمزانی ئەمریکا لینکەچی هەیە ینی وەکو حکوومەت وەکو دەستگای هەواڵگەری وەکو سیاسەی خارجی ئەو کەنج هەندێک بەڵگاک لەبەردەستە ئەو بەڵگانە گەمەن نییە و ستیڤن کە ڕاوێژکاری 5 سەرۆک کۆمار بوو سەرپەرشتی ئەو کەیسە دەگا کە بەخۆی وتی کاچی من یعنی لە دەنجی ئەمریکا بە ئینگلیزەکەی هەیە بڕۆن سەیرکن دەنجی ئەمریکا شتێک سیاسەی ئەمریکی نەبی ئەوە دڵنیا بن
مستحيل اللي يبقى ربتي بري اهتمامي عم بيدعني والسياسة خارجية أمريكية لقائيا لقوي كد وتي هر بينز دامو دزقا جنزينا وزارة دروا بنتاغون CIA خارجية بينز ناوندي قلت هر بينزيان بلغان دايتي او مقالة مايكل روبن هاورين دوين مقالة زور سيدي دا ام بوخم تصور مناك بجدي من هم دزاني بسنس يتشتي دا امريكاش اوي استحب لك ياو كجيشي هياسي راس جار بزار قنم داتا مسرور بارزاني استقباليان كرت بس لا عملتيان لو كرت او هم استقبالي دافوس كرتيان لو كرت لبرانبر عراق سنة زاعتر شي بيهات او هم الركلامي كردي كمسرور نزاعت مينا او هم ميديا كارك او هم شخصتكانيتي او تبعي بارتي واعا حفتا بينس بعقلاني ديك دنوا سويتش اب بسركوتني كدنوا او هم شخصتش بسركوتني بلا قوله ديك بس كاك اما خذ سردمك دجن سردمي شستو حفتا كاني ورا سير كلا براكتيك تبدا سينا بويا امريكا من نمزاني لينشان هي بس نمدزاني بودرزه هاوريان مايكل روبن توماتشي زور خطر داتا بالمالي بارزاني كتجارت لگر پازداری ایران دکن هیچ کبریاردی ایرانن کس نلیه لولا پازدار لولا لگمیت لولا لگ دولتی که اسرائیل نازانم لگه امریکا بلام لهم لا اتشوا دوره يعني كسنا لا وزير كاتي نا إيران نجاح على السوري أو مايكل روبن أو تومة قرصان دا مسرور بار عراسي مسرور بارزاني جلكا باش مسرور بارزاني بو ناتسي شكاتي يبكي بتزدي تومة تشي زور خطرة اللي تو تزار لقى إيران دا كي مخدرات لبو أوروبا دا نيري كاتش خمو تومة تشي كمنية بدرستي كابرا بناوي خوي لمزليك ودلي باش اللونات شكاتي ليبكي او تومة خطرت عراستا دكريت يعني بتزدي او كسك اگر صد لصد يقين نبي بلغي لدز نبي نابيري او تومة تبدا بابا قربان يعني دو دي ترسينن يعني ام تصور مناكر الوازو بي ترسين الان وكو نوريغا سروشي نيكاراغوا لهاشتاكان امريكا خوي دروستي كلا درجي حركة الشعية تتسب لويندر كاتي تو با جيشينات اوا قرتيانو برديانا امريكا لسر اوي تومتي مخدرات يعني مقارنة بنوريغا دقات يعني مايكل هاوريان او مقالي مايكل روبن امن بيت عملم او امن تيدقام براستي او يمزانم يعني سياسي امريكاي استا واكو قرق بكاري ديني او شكاياتا والتنجي بيلتي لبريستا بارتي برو ايران كشايتو بوزان ياريتا سازش دكا بلام راستا شتكش اولادكا من نمونيك بنرم ليرا كنال الشمس راهو لير كرايتو همو كزازاني كنال الشمس ابن مالي حريري وحريري شغل شي تصيخيه استاكا لوت شينات انا هو ليري بعربي اورا بلام كاكا لقى ايران زور رؤية امريكا بوي اويليك يعني راستا بالشكل استقبال دكريه بلام بفعل سيان لبوكت لبرانبر عراق يعني لتسشتك ننوتيان ريدا نهل بجاردنيان بزوقي كرت بس بيكرا سيماك تعزيبك وكو قلتم يكرسي شي بردو هيت كنك تي قازان سكرت هرتي دامو دزغاي هريما شرعيتي نمايا علاقاتي دولتي نمايا وسفاري كندا شو هاد مانشستر دروح غير بيازا دس بروشني اوانش بر اوش كستشكل قومي نتويد بيتن كبارتي او دكا تي بي اي براس او تي بي اش ولا سيكا تي بي اي خستناو هو يعني حكومة العراق هرتي بتمو تخوري تي بي اي دكواتا حكومة العراق بيدك الرجل ببيهرم او متشان لي وربقرتوها متشان لي ورده قرتوا كاستاكت 400,000 او برا اوان شان لي ورده قرتوا هميان لي ورده قرنا ودمي كمتخور باري لبغداد هات سمنتي بارتي دزاني لسنيا فرس كت قبولي نبو بس تي بي اشان داقست تشلك يعني هر وقتك حكومه العراق بيه ولا ري تي بي ايوم عاش موظف دا او كارته بهزان لحكومتي او ورده قرتوا هاوريان هرون دبو يستمعوا بتام بيبلم براستي
کە ئەوانەی ئەو بۆقانەی دەڵێن سەرکەوتنیان بەدەستینایە کە من بۆخۆم بەڕاشکایی بڵێم زۆر تەئەسف دەخۆم حکوومەتێکی هەرێم لە بەرامبەر حکوومەتی عێراق دەدۆڕێ ژیان ئەوڕۆ نییە هاوڕێیان بەڵام وەرە بە دیر چییە چ دەکەی چەپلە لەو ئەو هەموو گەندەڵی فەساد و ئەو سیستەمەیدا لێ دەدەی کە 33 ساڵە جێی لە یەک کەسی ڕانەگرت تەیر سامی ناوەکانی پێبرد 33 ساڵە خەڵک دەکا کە چاکسازی بکە بندیوار لا بدە مەسەلەن 70 منەظەم بکەن بەجێ کەس ناکە ئەو هەموو مزاهراتە ئەو هەموو ناڕەزات کەس ژنەکی عەرەب پێیداگرت تەسلیمی بوون مزادەی چ دەکەن ینی شکستەکی گەورەیان خوات لەوەی کە گوتیان ناچەمێنینەوە نانێری ناردیان تۆ چ لەو سیستەمەی دەکەی کە هەر ڕۆژێ لەگە دەڵدام و دەستگایەکی دنیایەیە ریسک بە حیاتی خەڵک دەکات بڕواکەن ئەو ئاگرستانە سیاسەتی پارتیە وا دەکە ئینتقامی لێ بکرێتەوە ئینتقامی لێ بکرێتەوە تورکیا نییە ئینتقامی لێ دەکرێتەوە هاوڕێیان من هەر ئەوەندەیە دەڵێم یعنی ئێمە لە ناو وەرزی شکستەکاندا دەژین وەرزی ماڵ ئاوایی حکوومەتی هەرێمدا دەژین وەرزی دەستکەوتنەتەوەیەکان دەژین تاوانباری گەورە بە پلەی یەک پارتی دوای ئەوە یەکێتیش بەشدارە لەو شکستە گەورانەی لەبەرەی 33 ساڵە لەگەر ئەوەدایە لە بۆشایی ئۆپۆزیسیۆنەکە کە نەوشیروان مستەفا تەفری تونای ئەو ئۆپۆزیسیۆنەی کرد هیچی نەهێشت نا یعنی بڕوا بکە من وەرە هەمومان با بگەڕێنەوە سەر چەند ساڵێک لەمەوبەر 2009 هەتا 2017 چ حرەکەیەکی ئۆپۆزیسیۆن چ خەڵکەکە بوو هەزاران برادرم لێ شوم بزر بووە هەزاران برادر یا سەدان برادر ئێستا دەیبینیم تاقەتی هیچی نەمایە نە لە فەیسبوک دەموساویما نە ئەنەرخیما نە خەڵک تاقەتی خۆپیشاندان و کار و چالاکیما ترسەکی زۆر بڵاو بوو تۆ ڕۆحیان چووە خەڵک یعنی ئیرادەی شکایە ئەوە هەموو نەوشیروان و دوو کوڕە دزەکەی بوون ئەو جەوەیان لەو خەڵک دروست کرد ئەگەنا خەڵک وانە بوو گەورەتر ئەوەی ئیرادەی خەڵکی لە بەرامبەر پارتی وێچێتیشکان ئەرهابی پارتی وێچێتی نەبوو نەوشیروان و ئەو دوو کوڕەی و خودی ئەو گۆران و وەزیرەکان و بەرپرسەکانی تکات بە عومەری سەید عەلیشەوە کاتە چوو